ئەمڕۆ هەشت ساڵ تێپەڕەبێ بەسەر جینۆسایدی یەزیدیەکانە و داگیرکردنی قەزای شەنگال لەلایەن چەکدارانی داعشەوە. بێگومان ئەوەی کە جێگەی خەم و پەژارە و ئەو مەینەتیانەیە کا بۆ ئیزدیەکان بەجێماوە ئەوەیە کە تا ئێستاش ئازار و مەینەتی لە ناو خێزانەکانە هەیە بە شێوەیە لە شێوەکان کە چۆن هەڵێن شەنگال داگیرکرا. دوای داگیرکردنی مووسڵ بە 2 مانگ لە بەرەبەیانێکدا و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا سێی ئاب هێرشکرا سەر قەزای شەنگال و لە پاش شەڕێکی تونگ لەگەڵ هێزەکانی پێشمەرگا لە کاشمێر دەی بەیانیا قەزاکە بە تەواوی کۆنتترۆل کرا. لەگەڵ کۆنتترۆلکردنی قەزاکەیە هێزەکان و یاخود چەکدارەکانی داعش وازیان لە خەڵکەکە ناهێنا بەرە و ناوچەکان دوایانەکەوتن و کوشتن و بڕین و بە هەزاران کەس بێسەر و شوێن و بە هەزارانی شەید بوون. سەری ڕێز بۆ شەیدەکان دانوێنین و ئەوانەشی کە جێگەی نیگەرانیە زۆربیان لە خواروی شەنگال و لە ناوچەکانی خواروی سووریاوە لەوێ جێگیر بوون و هەندێکیان هاتن بۆ چیای شەنگال و کە چیایەکی خۆڕاگر چیایە کە توانی بێتە پارێزگاری هەزاران یزیدیەکان و هەتا ئێستاش کەمپەکان لەوێ بوونیان هەیە. ئەو تارماییە چییە کە بەسەر شەنگالەوەیە؟ ئەوەیە کە هەتا ئێستش چەند ساڵێک تێپەڕیوە خەڵکەکە دڵنیانین کە بچنەوە ناو ماڵ و حاڵی خۆیان و توانن جارێکی درێژە بەشیانی خۆیان بن. ئەی ئەو لایەنە دەرونی کە تا ئێستا هەندێکیان هەر بەبێ دەنجی ماونەتۆ لە ناو کەمپەکان و لە ناو خێمەکانە سێری پەنجەرە و دەرگاکانەکەن چاوەڕێ کچ و کوڕ و مێردەکانیانەکەن، بەڵام هەتا ئێستا دڵنیانین ئایا ئەم کەیسانە چۆن ڕۆشتووە، ئەی لایەنی دەرونی ئەم کەسانە چۆن کاری لەسەر کراوە کە چۆن ببنەوە کەسێکی ئاسایی و وەچەنەها نمونەشمان هەیە لە بەردەما و لەم نێوەندەشدا ئەژین کۆمەڵێک کەسی مرد کۆمەڵێک کەسی بەهێز، کۆمەڵێک کەسی کە هێمای خۆڕاگری و هێمای ئازایەتی پێوە دیارە وەکو نادیە مورات کە یەکێک بوو لەو خانمانەی لە دوای دەست بەسەرکردنی ساڵێک لەسەر دەستی ئەو هێزانەی داعش دواتر خۆی ڕزگار کرد و دواتر توانی خەڵاتی نۆبڵ لە 2010 بەدەست بێنێ کە ئەمە بووە شانازیە بۆ هەموو یزدیەکان و بۆ هەموو کوردەکان. بۆیە ئەمانە و کۆمەڵی پرسیاری تریش بتوانین ئەم پرسیاتر گفتوگۆی لەسەرکەین چۆن بتوانین لەم ڕۆژەیە زیاتر گرفتەکان بەرەو چارەسەر. بەڵێ سەرکۆ ئێمە ئەمڕۆ بە گرنگ بانزانین کە تۆری یەکەمی پرۆگرام تایبەت بکەین بە ئەم یادە لە لای خۆمانەوە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدان و بۆ قوربانیانی جینۆسایدی شەنگالدا ئەنەوێنین و هەوڵەدەین کە ئەمڕۆ کۆمەڵێک گفتوگۆ لەسەر ئەوە بکەین کە چۆن کار لەسەر لایەنی دەرونی ئەو کەسانە بکرێت کە لە پاش ماوەی جینۆسایدەکە جێماون یاخود کەس و کار و خزم و ژن و مناڵیان بەداخەوە ڕفێنراون چونکە وەک سەرخۆش ئاماژەی پێکرد بەبێ گوێدانە هیچ هەستێکی ئینسانی تیرۆریستانی داعش هەستاون بە جینۆسایدکردنی کوردانی یەزیدی. ئیتر گویان بەوە نەداوە کە ئەمە مناڵە، ئەمە ژنە، ئەمە پیاوە، ئەمە کەسێکی بەتەمەنە، ڕەنگە لە دوای ئەم بابەتانە و نەک ڕەنگە بە دڵنیاییەوە کە کۆمەڵێک زام و گرفتی دەرونی بۆ هەر یەکێک لە کەسوکاری پاش ماوەی جینۆساید بەجێماوە. جا ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین با بزانین پێویستەکە لە ڕووە دەرونیەکەیەوە بە شێوازێک مامەڵە لەگەڵ ئەو کەسانە بکرێت و هەوڵ بدرێ ئەگەر بۆ کەمێکیش بێ برینەکانیان ساڕێژ بکرێت. گفتوگۆی چڕوپڕ لەسەر تەواوی ئەم بابەتاکەین بە میوانداری بەڕێز دانزانە کە بەڕێزیان نووسەر و کۆمەڵ ناسن و ئێستا لەگەڵمان ئامادەیە فەرموو کاکزان. بەخێر کاکزان. بەخێر بانی باش کاکزان. بەخێر فەرموو. زۆر سپاس. بەیانی ئێوە باش. شێوەش بەخێر. سپاس بۆ ئێوە. کاکزان با دەستپێکی پرسیارەکانمان لەوە دەست پێ بکەین. بەداخەوە کورد ئەگەر سەیری ڕابردوو بکەی ئەو نەهامەتیانەی کە بەسەری هاتووە بەداخەوە ڕەنگە لە خۆشیەکان زیاتر بێت. چەند نەهامەتیەکی زۆر هەیە کە بەسەر هەر یەکێک لە کوردانی ئێمە ئیتر لە هەر پارچەیەکی کوردستانە بێ هاتووە. مامەڵەکردن لە دوای نەهامەتیەکە لە ڕووە دەرونیەکەیەوە لە ڕووە کۆمەڵایەتەکەەوە پێویستەکە بە شێوازێک بێ بۆ ئەوەی کە ئەم برینە ڕاستە هەر لە دڵی ئەو کەسانەیە ئەمێنێ، بەڵام هەر یەکێکیان لە لای خۆیانەوە چۆن هەوڵ بدەن بۆ ئەوەی کە کەمێک ساڕێژی بکەن دەوروبەر بە شێوازێک مامەڵیان لەگەڵا بکە کە سوودێکی کەم لەو ئازارانی کە ئەوان هەیەە ئەمان هەوڵ بدەن کە کەم بکەنەوە. سلااو لێەوە بەیانی ئێوە و بەیانی خۆشەویستان باش. ئەلبەتە ئێمە ئاڵین کورد قوربانی زۆری بینیوە، بەڵام تەنها کورد نییە، مێژوو مرۆڤایەتی پڕێتی لە نەهامەتی
وێڵدۆرانت گەورە مێژونوسی دنیا خاوەنی کتێبی مێژوو شارستانیە دەڵێ لە چەند هزار ساڵی مێژوو مرۆڤاتێ تەنیا 13 ساڵ شەڕیتیانە بوو لەبەرەوە شەڕ جەنگ نەهامەتی کۆچ ئازاردان کوشتن نەخۆشی و بەڵاو ڕووداوە سروشتیەکان بەشێکن لەوەی کە لەگەڵ مرۆڤ ئەتوان بڵم خوڵقاون و مرۆڤ پێیان ئاشنا بووە ئەوەی تری کە ئەمێنێتەوە ئێمە ئەگەر وەکو خۆمانەکو کورد جایکەینەوە بێگومان ئێمەش بەشێکی لەم حاڵەتە جیهانی کە هەیە بەشێکی لەو جەنگانی کە هەیە بەشێک لە دیاردە سروشتەکان لە دیاردە مرۆیەکان لە جەنگەکان کاریگەری کردوتە سەرمان بۆ من زۆر گرنگە کە بڵێم ئەبێ واس لە هەستی خۆ بە قوربانیکردن خۆ بە قوربانیزان بێنین یعنی کە هەمیشە بماوە بە قوربانین لەوەی کە هەمیشە خەریکی بابلین گریان و کروزان و ئەم بابەتە بین ئەبێ هەستین ئیتر گریان ئیتر لە خۆدان ئیتر ڕابرد و ئاوا بوو خزمەتێکمان پێ ناکە بەڵام ئەمە تەنها بۆ قسێ نابێت کەم بڵم دەی فەرموو کەسێکمانەیە ئەنفالە کەسێکمانەیە قوربانی کەسێکمانەیە یەزیدیە حاڵەتێکی بەسەر هاتووە ئەم قسێ تەنها بەس نییە بۆی کە پێ بڵین تو هەستی دەی فەرمو واز لە ڕابردوو بێن لە کاتێکە ئەو ڕەنگە مناڵەکەی دیار نەبێت ڕەنگە دایکی دیار نەبێت ڕەنگە باوکی دیار نەبێت ڕەنگە دیمەنێکی دڵتەزێن و تراژیدی بینی بێ لەو کاتەیە ئەمە پێویستی بۆیە کە شۆڕشێکی دەرونی و شۆڕشێکی کولتوری و فەرهەنگی و شارستانی و ئاوادانکردنەوە دەست پێ بکەین بۆی کەم ئازارانە و بە ئەم بینانە جۆرە لە جۆرەکان قەتماغ بکە ئەو کاتی مرۆڤ تووشی ڕووداوێکە بێ تووشی سەدمەیەکە بێ یان شۆکێکە بێ ئەو شۆکە یان لە سەرەتا کرێبێڵین تۆقینێکە حاڵەتێکە بەڵام لە دوای مانگێک بۆ 6 مانگەوە یان بۆ 6 هەفتەوە ئەم سەدمەیە بۆی دووبارە ئەبێتەوە یەکەم جار ڕەنگە هەست بە و ناڕەحەتێ نەکا بۆ ئازار نەکا کە بینیوێتی تا ئەوەی کە دواتر ئەچێتە زیهنیەوە دوجار هەستێکە مەسەن زۆر کەس لە کاتی حەدەسەکەیە پێوی دیار نییەوە زۆر تەبیعی با بڵین ڕەفتارەکە بەڵام دواتر ئەزانێت کە ئەمە ماکی بەجێشتۆ لەسەر ئەم بابەتە ینی تووشی سەدما بێ سەدمە چییە حاڵەتێکە تۆ جاریا بەسەر خۆ دێت یان بەسەر کەسێکە دێ کەسێک مەرجی کەسی خۆشت بێت جاریوا کەسێکە تۆ سەفەرێکی ڕێگای دەرەواکەی چوزانمە چیتە هەولێر کۆیە یان ڕێگای کەلار بەداخەوە کە ڕێگای مەرگە ئەچیتە ئەوێ حادثێکی سیارا بینی بە بەداخەوە بۆ نمونە شۆکێنەرە یان حاڵەتێکە بینی ئەمە خۆ تۆ نییە کەسێکی غەریبێ بەڵام تۆ تووشی ترومایەکە تۆ تووشی حاڵەتێکەکە کە سەدمەیە لە دوای ڕووداوەکان شتێک دروستە بێت کە پێوترێت ترومایان PTSD یان زەبری دەرونی کە ئەو زەبرە لە دوای حاڵەتەکە و تووشە بێ کە مرۆڤ کۆمەڵە گۆڕانکاری لە ژیانی ڕوئەدا و زۆر جار مرۆڤەکە بێتەوەی کە نەتوانێت چالاکانی ڕۆژانەی جێبەجێ بکە و هەمیشە ئایندە نابینێ هیچ خەونێکی بۆ ئایندە نیە هەمووی چاوی لە ڕابردووە و ئامادەنیان یان حازرنی یان ناتوانێت کە چێژ لە جوانەکانی ژیان لە خواردنەکان لە هیچ شتێکی تر وەربگرێ کە ئەمە لە دوای ئەو ڕووداوانە تووشە بێت کە ئەکر ئێمە وەکو تاک بەسەرمانان بێ بە ڕۆشنی ئازیزێکمان بە حاڵەتێک کە شۆکێنەرە یان بە ڕووداوێک یان بە هەر شتێکی تر جاری وای ڕووداوەکە زۆر گەورنی جاری ڕووداوەکە بچووکە زۆر باش کەواتە باسێکیەوە بکەین بە تایبەتی کە ئەمە ئەم ڕووداوە لە هەموو جیهانە بەردەوامی هەیە بەڵام بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کاکزانست لەبەرەوەی هەمیشە چاوی داگیرکاری لەسەر کۆمەڵە وڵات هەبووە هەمیشەم جەنگانە بەردەوامی زیاتری هەبوو و هەندێک لەو ناوچانە کەوتونەتە ژێر کۆمەڵە دەسەڵاتەوە کامیشە پشودانیان نەبوو لە ژیانی خۆیانە هیزیەکان یەکێکن لەوانەی کە کۆمەڵی هۆکار هەیە لە پشتیانەوە لە ڕووی ئاینەوە زیانێکی زۆریان بەرکەوتووە کۆمەڵێک ڕۆبڕویانە بنەوە لە ڕووی کۆمەلگا و کۆمەلگایەکن کاتای سا لە ڕووی ناسنامەوە یەکلایی نەبوونەتەوە ئایا لە بەشی کام لایەنان کە بتوان ناسنامەیەکی سەرچوەر بگرن لە ڕووی ئەوەی کە شوێنێکیانەیە کە شەنگا لە ناوەندێکی گرنگی بازرگانیە بۆ ناوچەکانی تر ئەمانە هەمووی چاوی لەسرە کەواتە لێرەیە خەڵکەکە بڵێ چی ئایا شوێنەکەمان بەجێ بێڵین نە ئایا چۆن بتوانانی خۆمان لەگەڵم بارودۆخەیە بگونجێنین لایانی دەرونی زۆر گرنگە و بە تایبەتیش ئەوەی کەی بینین لە میدیاکان و لە ڕۆژنامەکان و لە وێنەکانە ئەو کەسانەی کە
مناڵن ئەو کەسانەشی بەسەڵات چۆن هەمیشە ئەوانە بوونەتە قوربانی دەستیە و بارودۆخە. خۆی زۆر گرنگە بابەتێک زۆر جوانت فەرموو بەڕاستی ئێمە کێشەمان نییە ئەو خەڵکێک لێمان تێگایە ئەجی من و یەزیدی و یارسان و نازانم فڵان و فیسا کێشەمان نەبوو چەند وەختە ژیاوین و ڕەنگە حرمەت و قەدرێکیش لە بینمانە بە لێگومان هەبووە لەوەی کە شوێنەکە بە جێبێڵین ئەوە چارەسەر نیە لەوەی کە چی بکەین ئەمە چارەسەرە جارە پێشەوە بڵێن کاتێ مرۆڤ زەبری دەرونی مرۆڤ کاتێ تووشی ئەبێ کاتێ ئەبێتە سەدمە کە ئەو ڕووداوە عەقڵ و دەروون ناتوانێت قبوڵی بکە ئەگەر ئەو ڕووداوانەی کە عەقڵ و دەروون ناتوانێت قبوڵی بکە نابێتە سەدمە ڕاست ئەمە زۆر گرنگە بڵین باشە ڕووداوێکمانە عەقڵ و دەروون قبوڵی ناکە جاری وە عەقڵ بۆ هەمان ڕوودا بەسەر من و تۆدا دێ هێکمان قبولەکە یەکان قبوڵی ناکەین ئەمە وەکو چی وایە من زۆر جا ئیشوبهێنم بە هێڵی بە شۆرتی کارەبا با بڵین کاتە شۆرتێکی کارەبا دروستە بێ لە بێتە سەر ماڵەکە لەکوێ زەئیفە ئەوە ئەسووتێ ئەو جێگای ئەسووتێ مەسەن گڵۆپێکە لەوانی تر لاواسترا یان وارێکە لەوانی تر لاواسترا و ئەبچڕێ ئەوەی کە ئێمە بێ خۆمان ئامادە بکەین و مرۆڤ ئامادە بکەین بۆی کە تووشی با بڵین هەشاشی دەرونی یا شاشی یا لاوازی دەرونی نەبین کە لە ڕاستیە لە ئێستا تقریبا مرۆڤایەتی لەو حاڵەتەیە زیاترە جاران کەسانی ئێمە دایک و باوکی ئێمە قەدیمەکانی ئێمە بۆ نمونە ڕەنگە سەخت خارم نتوانێت چۆلەکەیەک سەر ببڕێ بەڵام قەدیمەکانی ئێمە بەرخیان سەر بڕی جاران زۆر حەدەس شۆک نەبوو بۆ ئێمە بۆ مرۆڤ بەقووەتر بوو باشتر ڕاحەت بوو یعنی زیاتر پێی وابوو کە ژیان تەنها نەستە لە خواردن نییە تەنها کیندەر نییە تەنها عەزی سپی نییە تەنها موچە و وەزیفە و دانیشتن نییە یعنی بۆیە چونکە لە مناڵیەوە لەگەڵ ئەوە ڕاحەت بوو ئەگەر حەدەسێ بەسەر ئەوە کەسێک کاباتە بەقووەترە بوو لەوەی بەسەر کەسێکی دڵنیا دەکەم ئەو حەدەسی بەسەر یەزیدیەکانی شنگالە هات ئەگەر بەسەر ئەوروپیەکانە بهاتە کارەساتێکی عەجیب دروستە بوو ینی تاو یعنی شتێکی جیاوازترە بوو بۆ لەبەرەوە شێوەی سەختی ژیانی یەزیدیەکان لەگەڵ ئەو ناز و نیعمەتی کە ڕەنگە دەوڵەتانی ئەسکەندەنافیتیان شتێکی زۆر جیاواز بوو سیر کە ڕەنگە بۆ زۆر کەس ئێستا زۆر شت شۆک نەبێ زۆر شت سەدمەمە نەبێ بەڵام ڕەنگە بەداخەوە بۆ ئێمە نەمانی ئینتەرنێتی مۆبایلەکەمان سەدمەیەک بێ ونبوونی مۆبایلەکەمان سەدمەیەک بێ کە لە کاتێکە ئەمە ڕووداوی گەورە نین ئەمە ڕووداوی بچووکن ئەمە حاڵەتی یەکەم کە ئەمێ بڵێم ئێمە لە ئێستاە بابرین بەرگری دەرونیمان بۆ وەرگرتنی ڕووداوەکان بۆ جوابدانەی ڕووداوەکان بۆ قبولکردنی ڕووداوەکان لە ئاستێکی لاوازایە مەناعەمان دابەزیوە مەناعەی دەرونیمان دابەزیوە بۆ ڕووداوەکان بۆیە زووتر تووشی نەخۆشە دەرونیەکانە بین ئەمە باسی کوردستان ناکەم باسی تەواوی دنیاکەم ئەو ڕووداوەی کە بۆ نمونە ئێستا ڕوئەداگرت 50 ساڵ پێش تا ڕووی بدایە قەزیە نەبوو و ئێمە تووشی با بڵین پێشینانی ئێمە تووشی سەدمە ناکرد وایە ناکرد خەوی نەمێنێ خواردنی نەمێنێ توانای سێکسی نەمێنێ توانای تەعاملی نەمێنێ خەوی ناخۆش ببینێ هەموو ئەم شتانی زۆر تەبێ ئیشتەکەی تێئەپەڕان شتەکە بەسەر ڕەتێکرد بەڵام بەداخەوە ئێستا کە ئەبینین بابەتەکە جۆرێکی ترە ئەوەی تر کە بیڵێم لە بابەتی سەدمە لە بابەتی ئەم گرفتانی کە تووشی مرۆڤ بێ ئەم حاڵەتە قورسانە تێڕوانینی ئێمە بۆ بابەتەکە زۆر گرنگە ئایا ینی نمونەیەکمان ئێمە خەنسامانێ لە پێش هاتنی ئیسلامە پێم وایە برایەکیش ئەکوژرێ ئیتر ئەوەی بۆ ئەگری ئەوەی بۆ ئەگریا هەردوو چاوی دەسەدا خەنسا شاعیرە و قەدیمەکان لە ناوەندی خوێنومانە بەڵام دوایەوە کە ئیسلام دێ و باوەڕ دێنێ ئەم ئافرەتەوە زانم مێردەکەی و دوو کوڕی ئەکوژرێ ئەسڵ نەک ناگریا جملێکی زۆر جوانێ لێ الحەمد لله الذي شرفني بقتلهم وأرجو أن يجمعني في مستقر الرحمة ئەمەی بڵێم چی ئەمەی بڵێم تێڕوانینی هەرو ئافرەتە لەبەرەوەی پێشتر پێی وابوو کە ئەم مردنێکی تر نایبینێتەوە مردێکی هەتایە مردێکە لە پێناوی هیچایە ئەو نەگریا چاوەکانی دەستدا بەڵام دوایەوە کە پەیامێکی بەلاشعوری خۆیدا نە ئەمە مردنێک نییە من نەیبینمەوە ئەمە شەرەفە بۆ ئێستا ڕەنگە دایکێک ساڵی هەشتاکان کوڕێکی پێشمەرگە بۆ شەید بووە بەڕوودایەکی زۆر خراپێن لە سێدارە دراوە دایکەکە زۆر هەمومان ئەزانی زۆر خۆڕاگر بووە
شانازی بخۆی کردو زۆر جاروانە بەڵێ بەس ئەم دایکە ئێستا مناڵەکەی دەرزێکی بەدەستیا شین و شەپۆڕەکە چونکە پەیامی پشت ئەم دوو ڕووداوە جیاواز بوون پەیامی پشت ڕووداوی تر پەیامی بەرگری بوو پەیامی هەستی شانازی بوو بۆیە نەک لێی ناو بەش سەدمە لێی ئەبوو بە نەوعێک شانازی ئیفتیخار بە پێچەوانەوە ئێستا کە دەرزەکە چێت بە 50 چونکە پیوانی ئەمە ئیفتیخارێک یان شانازی یان پامێکی گەورە لە دواوەتی تووشی سەدمەیەکە تووشی ناڕەحەتێکە زۆر باشە کاک زانست هەتا ئێستاش ئەبینی کە بەداخەوە ئەو کچ و ژنانی کە لە جێنۆسایدەکەیە لەلایەن تێرۆریستانی داعشەوە براون و بێسەر و شوێن بوون بە خۆشحاڵیەوە هەنێ جار هەنێک بابەت ئەبیسترێکە ڕزگاربوویەکی دەستیان ئەگەڕێتەوە نێو خێزانەکەی پێویستەکە لەگەڵ ئەمانە چۆن چۆنی مامەڵە بکرێت چونکە ڕەنگە ئەو زەبرەی کە بەر ئەوان کەوتووە تەنها جینۆسایدەکە نەبوو بێ کە لەو کاتەیە قەتڵ و عام کراون و ڕۆشتون ژیانێکی زۆریش لەگەڵ تێرۆریستەکانە ژیاوە پێویستەکە دووبارەکەیەتەوە ناو خێزانەکەی لەلایەن کۆمەڵگەوە بە چ چاوێ سیر بکرێت چۆن چۆنی هەوڵ بدرێکە ئەو برینەی کە لە دڵی ئەوایە بەردەوام نەکولێنرێتەوە بەڵکو هەوڵ بدرێکە شانازیەکی پێ ببەخشرێکە بە شێوازێک مامەڵەی لەگەڵ کرێت کە تۆ کەسێکی ئازای کە ئێستا گەڕاویتەوە ئەمە پێویستەکە بە شێوازێ بێت زۆر جوانە لە ڕاستیە یادکردنەوەی ئەم ڕووداوانە سی ئاب و هەموو ئابەکانی تر و هەموو ڕۆژەکانی تریشکە کورد ناڕەحەتی و نەکسەی تیا بووە یان هەر مرۆڤێک باسکەین نەبە لە خۆدانە بێن نەبەن دوورش ببێنە بە تاجە گولی نابێ زۆر سادەی لەم زۆر جارکە بەرپرسێکی بەڕێزە بینم تاجە گولینەیەک بای $500 با بۆ سەر شتێک پێی وایە بە من ڕێزمان لێگرم ڕێزمان لێ ناگرێ ئەو کەسێک کە برینارە ئەسڵ نازانێ ئەو کەسێک کە تووشی سەدمەیەکی نەفسی بۆ تووشی تروما بووە ئەو چەپکە گوڵی لە بەردەمی ئێمەیە نازانێ ینی حەوت جار سەیری کە نازانێ ئەو گوڵە نازانێت ناتوان چێژی لێ بێ ناتوانێت بزانێ ئەو سوورە ئەو سپی و ئەوە سەوزە ئەبێ کار لەسەری بکەین ئەبێ لەبری ئەو کوڕوزانەوە و ئەو دروشم و ئەو شتە موزەیەفانە خەریک بین کۆمەڵک سنتەر بکەینەوە سنتەری عیلاجی دەرونی ڕیهابیلیتیشن و ڕاهێنانەوە کە ئەم کەسانەی زەبرێکی دەرونی بەرکەوتۆ چۆن وایلەیەکی هێنیتۆ ژیانێکی تەبیعی چۆن وایلەیەکی ئەم زەبر دەرونی چارەسەرەکەی چۆن دەستدرێژێکی کراوەتە سەر ینی ئازارێکی چەشتووە تعدای لێکراوە کەسێکی نزیکی لەدەستداوە تاسان چاوەڕێتی لەبەر چاوی بە شێوەیەکی دڕندانم یەکێ لە نزیەکانی کوژراوە شەهید کراوە ئەمە پێویستی بەوە نییە من چاسە گوڵنی بۆ بەرم من دوورشم بەرم و من قسە بکەم پێویستی بەوەیە ئەوەی کە دڵسۆزی ئەم قەزیانەیە چەندین سنتەری ڕاهێنانەوەی دەرونی و کۆمەڵاتی بکرێ بۆ ئەم کەسانە لەگەڵ ئەوەیە بەخستنە سەرکاریان بەوەی کە متابعە و فۆلۆئەپ بکرێ یعنی هەروە ئاسان نییە کەسێک پێ دوا بێ حاڵەتێکی قورسی بەسەرادەتەوە توانێت بە ئاسانی پێی بڵێ ئیتر لە بیری چۆتەوە برینێکە قەتماغی کردووە بەڵام ئەم بەرنامە ئێمە بینێ قەتماغەکەی کولێتەوە ڕەنگی جلی مناڵەکەی بینی ئەکولێتەوە تەنانەت لە بابەتی سەدمەی نەفسیە ئەو کەسەی با بڵین تووشی حادیسێکی سیارە بۆ حادیسەکە توی سەدمەی کردو چونکە مەرجی هەمیشە تووشی سەدمەکەمە زۆر گرنگە وتم جوابدانەوەی دەرونی و عەقلی ئێمە بۆ ئەو حادسە و ئاکار توش بینیان توش نەبین ئەو کەسە ئەگەر بە ئۆتۆمبیلێکی سوور با بڵین مارسیزێکی سوور حادیسەی کرد بێ هەر جارێ مارسیزێکی سوور ببینێ ئەم ئەکولێتەوە کەسێک ئەزیەتی دابێ کەسێک زوڵمی لێ کرد بێ تعدای لێ کرد بێ کە تووشی ترومای کرد بێ بۆن هەر کاتێ بۆنێک ئەکا لە بۆنی ئەوە چێ ئەمە کولێتەوە هەر کاتێک مەوزوعێکدا ئامەزێ لەوە چی ئەکولێتەوە ئێمە تۆ پێویست غەیر پێویست بەوەیە کە تۆ سنتەر نەک سنتەرێک دایان سەرتە بکەیتەوە کەم بڕوام وایە لە کوردستانە لە گەرمیانە لە شارباژێرە لە چەمچەماڵە لە هەموو ئەم شار و شارۆچکانی ترا لە بارزانە تۆ پێویست بەوەیە کە دایان سنتەرە تەبێ دایان مەراکزی عیلاجی تەبێ دایان شوێنە تەبێت کە خەڵک بتوانێت ئیستیشارە بکە ینی بیرکەرەوە ئەموو خەوە ناخۆشی ئێمە بینین تەسەور کە ئەمە هەروە وانەیە کە من خەوە بینمێنی وایە هەموو خەوەکانی پۆلیس دێ سەریە بڕن جلی ئەسکەریە چوزانم ئەی کوژن لە داری ئەدەن ئەمە ئەیمە لە کۆمەلگای کوردی ئاژین با خۆمان نەزانین ئەمە چواردەمان چەند ئەم خەوانە ئەبیستین چەند خەوانە پێ دێت کە تعبیری کەین بەشێکی زۆری ئەمە ترومایە بەشێکی زۆری ئەو ئازارانەیە ئەو هەموو نەخۆشی ئێمە کە زۆر جارچێت بۆ نەخۆشخانەکان نەجارێکە نە دووە نە سێ نە چوارە فەحسی بۆکەن ئاڵێ هیچ نییە
سیتی ڕاست. سکانی بۆکەن ئەڵێ هیچ نیە MRI بۆکەن ئەڵێ هیچ نییە دەرمانیە دەن هیچ نییە 2 مانگی کە نابێت 2 هەفتەیەکە نابە بە پەلە 2 شەوی فرێنەوە بۆ تەوارێکی فڵان شوێن دووبارە بۆ یەکەنەوە ئەڵێ بەخوام دڵە کوتەمە وفعلینج ڕاستەکە دڵە کوتەیەتی توزانم خەوی لێ ناکەوێ ئازارەکانێک و ئازار وایە کە جەڵدە لێیە بەڵام لە کاتێکە ئەمە پەنیکە ئەمە نەخۆشی جەستەیی نییە بەڵام تێگەیشتنی ئێمە بۆ ئەم حاڵەتە تەنها لە ڕوە پزیشکیکەوە لە کاتێکە کە توایەوەی کە تۆ ئەم فەحسانە بۆ من کرد دڵە کوتەمە نیشانەی جەڵدەمەیە فلانە هەموو پزیشکی بەڕێزانێک کەوا من ئەگەر نەخۆشیەکەم لە جەستەی دەرنەچوە وەکو پەنیکە سەریکەی بمنێری بۆ لای چارە سەرکارە بۆ لای پسپۆرەکە ئەمە خەلەکەی من لە جەستەم نی خەلەکەی من لە دەروونمە زۆر باشە باسیەوەت کرد لە جیانە لەوانەیە کە باسی سنتەر ئەەکەین ئەم سنتەرە نابێت بۆ 2 مانگ و ساڵێک بێت ئەم سنتەرە لە وڵاتانایشی لەسەرەکەن کە بێتە خوێندنگەیەک بۆ کەسانە ینی تەنانەت ئێستا لە ئەمریکا کارکراوە لەسەرەوەی گەورەترین سنتەر بکەنەوە بۆ جەنگاوەرانەی کە لە تەمەنان هەندێکیان پەلێکیان لە دەستداوە هەندێکیان تووشی بارودۆخێکی دەرونی زۆر خراپ بوون ینی چەنەها کەسی پسپۆردارداوان کە خزمەتی ئەو کەسانە بکەن کەسەکان چێن ئەو کەسانن کە لیان تێگەن ئەو کەسانن کە ئازانن چۆن لەگەڵ مامەڵاکەن بۆیە ئەوانش بەردەوام دانیشتون لەگەڵ یەکترا لە شوێنێکی کراوە ژینگەی کراوە قسە لەگەڵ یەکترەکە باوەڕکە ئاگزانست من خۆم لەگەڵ هاوڕێیانم چوینەتە سەر چیای شەنگال ینی چەند ساڵ لەمە پێش لە شەوا لێبووی لە پڕ لە خێمەیەک زریکەی کچێک ئەڕواتە ئاسمان یعنی ئەمە لە پڕەوەی کە بەڕێز ئاماژەی پێی شتیەکەوێتەوە بیر ئەمە پێویستی بۆ نییە زەلامێک دانیشە ساعتی قسەی لەسەرکە ئەمە پێویستی بۆیە کە بچێتە ژینگەیەکیکەوە پێویستی بەوەی مامەڵەیکی تری لەگەڵا بکرێت کەواتە ئێمە چۆن بتوانین کۆمەڵە ڕوودا و کۆمەڵکوژی هەیە لە جیهانە هۆلۆکۆست یەکێکە لەوانە کە نمونێ و هەتا ئێستاش خەڵکەکەی زۆری نەی کاری لەسەر ئەکرێ بۆ لای خۆمان ئێمە بەس برین بکولێنینەوە بۆ هەوڵنەی چارەسەر بدۆزینەوە چارەسەرەکانی زۆر جار لەوانەیە بە کۆمەڵە سنتەر و بە کۆمەڵە کەسی پسپۆر ئەو کچانە ڕزگاریان بێت لەو ئازاری کە هەیەە هەموو ئەوانە ڕاستە یەکێ لەو داتانی کە من بینیومە ئەڵە زۆرترین خۆکوچن نێو سەربازانی ئەمریکیە لە نێو ئەو سەربازانیان کە لە جەنگی عێراق و ئەفغانستان بەشداریان کردو سەرباز کاتێک کە تۆ ئەچیتە جەنگ ئامادەسازی تێ بۆ کوشتن ڕاستە لە وڵاتی ترەوە هاتووی کەواتە حەق نێمە تووشی ترومابی تووشی زەبری دەرونی بی بەڵام ئەمە حادیسانی کە لە وڵاتانیمە ڕوویداوە واکە کە ئەوە ڕاتەوە لە وڵاتی خۆی لە فلان لە ژنگێکی جوانە لەوێ خۆی کوژێ ئەمە کەواتە پاشماوەی ئەو ئازارێک کە بەسەریات و ئەبێ ئێمە حاڵمان چۆ ئەبێ ئایا پاداشدانەوە ئیلاجکردنی شنگالەکانەوەی کە تاسەوە لە کەم پابژین یان لەوەی کە حساب و شنگال کەرکووک چەمچەماڵ کەلار سمود نازانم ئەموو ئەمانە بەهشتێ بن کە خەڵک بۆ سەیرام چی ڕسمی لێ بگرێ ئەمەە جوان بوونایە ئەمە چارەسەرکردن بۆ پاداشدانەوەی ئەمانەوە باسکردن لە کوردایەتی لە ڕاستی ئەوەیە باسکردن لە کوردایەتی نە بە جامانەیە نە بە کلاشنگۆفە نە بە جلی کوردیە نە بە هیچ ئەمانەیە بەوەیە کە تۆ چۆن نەتوانی ئەم جێگانە جوانکەی و ئەم برینانە ساڕشکەی کە تا ئێستاش ئێمە ئۆمان نەکردووە تا ئێستا ئێمە سنتەرێکی حکومی پرۆفیشناڵمانی بۆم بابەتە هەتا ئاسا نەخۆشخانەی کیمیایی باران بەرکەوتوانی کیمیایی بارانی هەڵبجەمانەیە ئەڵەن ئەوەی عملیاتی تەجمیلی تیاکرێ چارەسەرێک بەرکەوتوەکان هێرن بۆ وڵاتێکی وەک ئێران کات نەماتوانێ کارەکان لێ بکەین چارەسەرکردنی ئەمانە نە بە ئامۆژگاریە نە بە بەرنامێکی تەلەڤیزیۆنی نە بە تاجەگوڵینێ نە بە دۆکیمەنتاریەکە هیچ بمانە نییە بەوەی چۆن نەتوانین ئەمانە لە قوربانیەوە ڕزگاریان کەین لە کەسێکەوە کە خەریکە ئینتاجی نامێنێ بەرهەمی نامێنێ دڵی بە دنیا خۆشنێ بکەین بە کەسێک کە دڵی بە دنیا خۆشە کە بەرهەممان ئەداتێ کە هیوای هەیە بۆ ئایندە ئەمەش لەسەر ئێرە ئەکرێت یعنی هەندێک جار ئێمە پاراستۆڵەگە خۆین چونکە جەستە خۆی زانە چۆن خۆی ڕێخاتەوە بابلین حەپێکە خۆین بۆ سەرێشە خۆ حەپەکە ناخێنە سەرمان نایکەن مەعیدەمانەوە بەڵام زەکای جسم ئەو زیرەکی تایە کە ئەزانێ ئەو حەپە ئەوێ بچێ بۆ چۆ هۆرمۆنێک بۆیە سەرێشەکەمان چارەسەرەوێ ئێمە زۆر جار تەنها بە ناردنی پەیامێک بۆ مێشکی ئەو کەسە بۆ ئەو کەسە وای لێ ئەەکەین کە ئەم بەشێک لەم ئازاری کەم بێتەوە بەشێک لەم ناڕەحەتی کەم بێتەوە لەوەی کە تۆ ئەم کەسە لەوەی کە پێت وایە لە کەسێکەوە کە هەست بە تاوان بکە ئەیکەی بۆی کە نە ئەمە شانازیەکە ئەمە قوبولکردنێک ئەنجا ئەمە لە حادثێکی وەک شنگالەوەیە لە مردنی ئازیزێکمانەوەیە لە ڕووداوێکەوە کە بەسەرمانە دیا بە هەشتێکی تر یەکێ بۆ نمونە بیرکردنەوەی ئێمە لەسەر و حەدەسە زۆر گرنگە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەو حەدەسەیەکەین بیرکردنەوەی ئێمە لەسەر و حەدەسە زۆر گرنگە لەو سەر ئەوەی کە لا شعوری ئێمە
عقلی نائاگای ئێمە لاوەعی ئێمە چۆن بەرخورد و چۆن ڕەفتار لەگەڵ ئەو حادثەیەکە. غاندی ئەڵێ من زۆرم پێسەیر بوو کاتێمە کەسێکمان لێمە وەکو هندۆستەکان و وەکو هندیەکان زۆر قرس بوو بەلامانەوە زۆر کە ئاوە بوو ئەڵام مسلمانەکان وانە بوون پرسیار بوو من تاوازام لەڵێ لە جەوار نەڕۆم پرسی ئەڵەوتی پێمان وایە ئێمە ژیانێکی تر هەیە لەبەرەوە شتەکە بە ئاسایی وەرەگرین کاتێک تۆ پەیامەکە هیچت کردووە لەمەیە تەنها پەیامەکە لەوە گۆڕی بۆ شتێکی تر چەند تەسیری لەسەرەکەت دایکە پێشمەرگەیەک تەنها پەیامەکەی پێی وایە کە ئەم کوڕی ئەم شەهیدە ئەم کوڕی ئەم فەخر نیشتیمانەکەیە ئەم کوڕی ئەم سمبولی بەرخودان و خۆڕاگریە زۆری فەرقە لەگەڵ کەسێکی ترا کە پێی وایە پەیامەکە بە جۆرەتر وەرەگرێت لەبەرەوە لەم حاڵەتانەیە و دوای ئەوە کە شتێکی ترە دوێت نە خۆ بە قوربانی دانان نە کوروزانەوە نە گریان نە شعر و شانان و پیاڵدان چارەسەری نە یەزیدیەکان نە شنگالیەکان نە هەڵەبجەیەکان نە هیچ شوێنێکی تر ناکە ئەوەی کە چارەسەریانەکە جگەلەوەی کەوتن پێویستیان بە سنتەرە پێویستیان بە کارە پێویستیان بە ژینگەیەکە لەو ژینگەی کە ئەمان بتوانن دەرونیان تارامکەنەوە کە کۆمەڵە پێویستیان بەڕاهێنانی تایبەت و بە چارەسەرکاری تایبەتی دەرونی هەیە بۆی کە بتوان لەم بابەربارد و خەرەجات پێچوانەکەشی هەیە ینی بۆ نمونە ورەیەکی خۆشی ورەیەکی دڵنیابوون لە خۆیان ئەوە بوو نمونەی نادیە موڕاد و دەنیز بوو کە لە ساڵی 2010 لەلایەن شانەی سویدۆ خەڵاتی نۆبڵی پێبەخشای ئاشتی کە ئەوای کرد لە هەموو جیهانە دەنگ باتەوە کچێک لە دوای ساڵێک دەست بە سەراگرتن بەڵام ئەو هێزەی کە تایەتی ئەوە نییە کە ڕزگارێ بێ بە چاویش کە سێرەکەن جیهان بە چاوێکی کەس ئەمە دروستە خۆی ئەمە بام واقع بڵێن ئەوەی کە من لە بەرچاویەوە چەند گەورەم قەزەیەکە ئەوەی کە خۆم لەگەڵ خۆم چۆنم قەزەیەکی ترە باش ئایا قوربانیەکمان هەیە هیچ مەسەلەن وەکو جەناب فەرموون هەڵگری خەڵاتی نۆبڵە بەڵام ئایا لە ڕووی دەرونیەوە لەگەڵ خۆی لە کاتی خەو لە کاتی خواردن ئێمە ئەوەیمان بینیوە یان تەنها حەدەسی چەپڵەکەمان بینیوە کە چەپڵی بۆ لێ دەوڵم فڵان کەس وەریگرت ئێمە دەرونی ئێمە ئەوە نیە کە خەڵکی بینی دەرونی ئەوەیە کە خۆمانی بینین لەبەر ئەوە ئەمە دووبارێکم ئەکرێش کەسەکان بکەینە هۆی سەرکەوتنمان بەڵام مانای وانە کە ئێمە برینەکانمان تاوە ساڕژ قەتماغەیە کە یان لە تۆم شاردۆتەوە برینەکەم لە تۆم شاردۆتەوە لە جیهانم شاردۆتەوە ئەژی مەرجە بریدەکەم ساڕژ بوو بێ کە ئەمە خەمێکی گەورەترە کە ئەمە منەڵم حتا نادیە مرادیش کە هەڵگری خەڵاتی نۆبڵە کە ڕەنگە وەکو کەسێکی سەرکەوتومە سەیری بکەین بەڵام لە دوای ئەوە ڕەنگە کۆمەڵێک ئازار هەبێت کە ئێمە نەیزانین کە ئەوەی بکرێتەوە ڕەنگە 20 ساڵ 25 ساڵی کە ئەم قسەی من تەصدیق بێ کە من هیوادارم تەصدیق نەبێت مەسەن دیادومرات کە خۆی اعترافکارن لە جۆرێکی تا دەنگ بیبینی و دەنگ بداتەوە زۆر باشە کاک زانست وەکو دوایین پرسیاری من پێویستەکە یادکردنەوەکان بە شێوازێک بێت بە تایبەتتر لە میدیاکانەوە پێویستەکە چۆن چۆنی ڕێز لە هاوشێوەی ئەم ڕۆژانە بگیرێت چۆن کاریان لەسەر بکرێت کە بە شێوازێک بێت کە بەداخەوە ڕەنگە هەتا ئێستا جینۆسایدکردنی شنگال لە کۆمەڵگەی نێودەوڵەتیا بە جینوساید نەناسێنرابێ ینی دانی پێدا نەنرابێ هەتا ئەو ڕادەی کە بتوانێت قەرەبووی ناوچەکە بکرێتەوە قەرەبووی خەڵکەکەی بکرێتەوە پێویستە میدیاکان چۆن کار لەسەر ئەم بابەتە بکەن بۆ ئەوەی کە کۆڵی لێ نەدەن بەردەوام بن لەسەر ئەوەی کە ئەمە حەقێکی ئەو ناوچەیە و بەدەستی بێنەوە چونکە بێگومان پێم وابێ لە کاتێکە کە تۆ حەقێکی هاوشێوی ئەوە بەدەستێنیتەوە ڕەنگە تا ڕادەیەکی کەمیش بێ ئەو نەهامەتی کە بەسەرت هاتووە کەمێک دڵت ئارام ببێتەوە بۆ بابەتە ئەمە پێویستەکان میدیاکان بە شێوازەکاری لەسەر بۆ خۆیان گەر بە کورتی جوابمەوە ئەڵێم میدیاکان وازیان لێ بێنن ینی تا ئەو ڕادێ لە میدیای کوردی بەداخەوە من ناومێدم بە تایبەتی کۆمەڵە میدیا پیا بوون کابرا حەدەتێکی لێ قەوماوە هێشتا قوربانیەکان لە گیراوەتەوە ئەم بە کامێرەکەەوە چۆتە سەر هەستە چۆنە بەچی وای لێ هات هەموو کەسێک ئەمە بابەتەکەەوە نییە کە تەنها تۆ ئەو کەس ئازێتە دەی هەر کەسێک ئازارێکی بێتەوە بۆی کولێنیتەوە جەمیلەتی ئێمەش بەداخەوە زۆر بە دوای ناخۆشی ئاڕۆین هەمومان ئەو پەیجانەمان لای کردووە ئەو میدیانەمان لای کردووە ئەنی فۆلۆ کردووە بە دوایە چین حەدەسێک لە جێگایەکی بچوو کابێتە حەدەسێکی عام لە وڵاتەکە ئێمەیە هەومان تووشی ئەم سوتانە و دەرونی و ئەم زەبرە دەرونیاکە کە ڕەنگە دایکێکی شنگالی قەتماغی کردو برینەکەی باشە بەستۆ بەم هات و هاوارە بەم لورە لوری ئیسعافەی کەیکەیتە سەر بەرنامەکە و سەر چوزانم سەر ڕاستە خۆکە و سەر لایڤەکە و
دووبارەی کولێنیتەوە منە کولێنیتەوە ئەو کولێنیتەوە ئەوی تکە قوربانێکی کولێنیتەوە بەڕاستی پێت بڵێم میدیای کوردی ئەنی بەگشتینە بەس بەشێکی زۆری خۆی کاری میدیا ئەوەیە کە جۆرە کاری لەسەکە کە ئەم بابەتە لە شوێنێکی ئامە بوور و ژێنێ کەیسێکی ئام بۆی کە کۆڕایەکی لەسەر دروستکە بۆن منوک و پەرلەمانتە ئیشی خۆی کە وەگەرنا ئیشی ئەوە نییە کە دایکێک دایگیانەوە چۆن بردیا مناڵەکە و ئەنی ئەمە پرسیار بەڕاستی من پرسیارێکی ببوورنوارم گەمژانەیە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان و بۆ بینەران کە بەشێکی زۆری میدیای ئێمە و کە من نارە میدیای زەرد لە کوردستانە کە زۆر پیا بووە کە چەند ساڵێک شەڵم تکاتان لێکم بایکۆتی کەن سەرچاوی بەختەوەری بەش بریتێ لە بایکۆتی بەشە لە میدیای کوردی ئەمە چەند ساڵە ئەمە وتووە و دووبارەیەکەمەوە کاتێ هەر ئەم میدیانە بەم نامەسئولێتەوە چ لەگەڵ کەسێکی وەکو شنگال و یەزیدیەکان و سەی ئابە مامەڵاکە جارێکی تر ئازارەکانی ئەوانە کولێنێتەوە لە کاتێکە 1000 لایڤ و 1000 سەرخۆشی و 1000 بەیاننامە ناکاتەوەی کە تۆ قوتابخانەیەکی نوێ لە شنگال ئاوادان کەیتەوە شەقامێکی نوێ بکەیتەوە ڕەنگی دیوارەکان دووبارە نۆژەنکەیتەوە نەک ئەو کە ئەچێتەوە وێرانەیەک ببینێ جێی قسپ و تۆپ و تەقینەوەکان ببینێ کە دووبارێکە و میدیا نابە پرسانە بووە و حتا یادکردنەوەی حکمیش تەنها لەوەی کە جۆرێک لە شەو لە خۆ نمایشکردن بووە لەوە نەبوو کە بتوانین ئێمە شتێکیان پێشکەشکەین من هیوادارم لەم ڕوو بە دواگەر یادی ئەم مناسەبەمان کردەوە هەر ساڵی ینی بۆ من هەڵەبجەوە 34 ساڵە هەڵەبجە ڕوویداوە کیبیای باران ڕوویداوە ئێمە لانی کەم 30 ساڵە خۆمان ئیداری خۆمانەکەین ئەگەر ساڵی یەک شتمان پێشکەشکردنایە ساڵی یەک خزمەتگوزاری پێشکەشکردنایە ئێستا هەڵەبجەیەکان پێویستیان بۆ نەبوو ئێمە بیان لاوێنینەوە پێویستیان بۆ نەبوو ئێمە بڵین بینەکانتان نەکرینەوە هەموو شتێکیان بخۆیان چارەسەر ببوو هیوادارم کە یادکردنەوەکان بە پێشکەشکردنی پرۆژە بێ هیوادارم کە یادکردنەوەی ئەمڕۆ بەرپرسە بەڕێزەکانە بین یادی شنگالەکەنەوە بۆی بکە لە هەموو شار و چاوسکانی کە شنگالەکانی لێیە سنتەری ڕاهێنانەوەی دەرونی و کۆمەڵاتی بکرێتەوە و سنتەری پیشەدارکردنیان بکرێتەوە و کار لەسەر بکەن کە ئامادەیان بکەینەوە بۆ ژیان و بەشێ لەو ئازارانی کە هایانە بتوانین چارەسەری بکەین دەستەکانە خۆش بە هیوایەوەی گفتووەکانمان بێتەمای ئەوەی کە ساڵێکی تر بڵین ئۆخەی شوێنێکی تازە بۆ ئەوان کرایەوە نەک بگەڕێنەوە بۆ کۆمەڵە زام و برینارکردنیوان دوبارە سپاس بۆ تۆ دەستەکانە خۆش بە کارگەزان سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بوویە